لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. خۆشەویستان لە بەرنامەیەک نوێ بەرنامەی پێشەنگ بوون کە بەرنامەی 25 کە باسی بەهار ڕەوشتیەکانمان دەکرد. وەکو باسی بەرنامەکەمان تایبەتە بە چۆنیەتی بەرهمێنانی کەسێکی پێشەنگ، بەڵام پێشەنگێکی چاک و کاریگەر کە سوودبەخش هەروە پەیامدار بێ. وەکو باسمان کرد کە لەسەر 5 بنچینەی سەرەکیمان هەیە بۆ ئەوەی بتوانین کەسێکی پێشەنگ دروست بکەین. باسی بنچینەیەکەمان دەکرد کە بەها، بنچینەیەکەم بەهایەکان. باسی بەهای ئیمانیمان کرد، هەروە باسی بەها دەرونیەکانمان کرد کە باسی لە بەرنامەی 21 هەروە 22 هەروە 23 هەروە 24 ئەو بەرنامەی 25 کە کۆتا بەرنامەیە لەسەر بەهار ڕەوشتیەکان دەکەین. کە گوتمان بەهار ڕەوشتیەکانی یەکەمیان باسی تەواضوعمان کرد کە پێویستە کەسێکی پێشەنگ کەسێکی متەواضع بێ. هەروەها باسی ئەومان کرد کە کەسێکی پێشەنگ دەبێت کەسێکی متەساهیل، کەسێکی تەسامحی هەبێ، کەسێکی تەسامحی هەبێ. هەروەها باسی ئەومان کرد کە کەسێکی پێشەنگ کە پێویستە بە شێوەیەکی ئەرەیی بیر بکاتەوە، کە بە شێوەیەکی ئەرەیی بیر بکاتەوە. هەروە باسی ئەومان کرد کەسێکی پێشەنگ دەبێت کەسێک بێ کە دڵێکی سافی هەبێ. لە بەرنامەی ئەمڕۆدا باسی ڕەوشتێشیر دەکەین، ئەو ڕەوشتە کە کاریگەرێکی زۆری هەیە. ڕاستی کەسی پێشەنگ کە زۆربەی زۆری ئەو کەسانێک کە لە بواری پێشەنگ بوون یان لە بواری بەناوبانگ بوون یان لە کاری بانخوازی، چونکە بەڕاستی باسی بانخواز دەکەین یان باسی کەسێکی کە مامۆستایەکی ئانی دەکەین، چونکە مامۆستای ئاینی هەروە کەسێکی بانخواز لەبەرەوەی کۆمەڵە جەوامەرێکی هەیە بەناوبانگ دەبێت، هەروە دەبێتە پێشەنگ بۆ هەندێک کەس، دەبێتە پێشەنگ بۆ هەندێک کەس. یان ئەگەر بێت وەکو مامۆستایەکی زانکۆ وەربگرین کە کۆمەڵە کەسێک دەیناسی کە دەبتە پێشەنگ بۆ کۆمەڵە کەسێک، یان باسی دکتۆرێک دەکەین دەبتە پێشەنگ بۆ کۆمەڵە کەسێک. کە ئەگەر بێت و باسمان کاتێک باسی پێشەنگێکی چاک دەکەین کە پێویستە گرنگی بە بەها ڕەوشتەکاندا، کەسێکی متەواضع بێ، هەروە دڵێکی سافی هەبێ کە باسمان کرد. هەروەها گوتمان کەسێکی ئەرەیی بە شێوەیەکی ئەرەیی بیر بکاتەوە، هەروەها کەسێکی لێ خۆشوش بی کە تەسامحی هەبێ. ئەمانەشمان هەموو هەر یەکە لە بەرنامەی خۆی باسمان کرد. کامڕۆ باسی 5ەم ڕەوش دەکەین لە ڕەوشتە لە بەها ڕەوشتەکان، ئەویش گوێگرتن، ئەلیستیماع، کە حوسن الاستیماع، کە گوێگرێکی باش بێ. کە کەسێکی پێشەنگ کە زۆر قسە دەکە، پێشەنگ بوون یعنی زۆر زارێ بانخوازمان هەیە 2 سعاتی قسە دەکە، بەڵام توانایی نییە 5 دقیقە قسە لە گوێ لە کەسێک بکرێ. بەڕاستی ئەوە خەلەلە پێشەنگ بوون هەیە. پێشەنگ بوون هەیە کاتێک پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک کەسێک قسەی لێ بۆ دەکرد ڕاستەوخۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم جێ لێ دەکرد، جێ لێ دەکرد. حتا کافرەکانیش دایانگۆتە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەرێ قالبی هەموو جێ هەندە گوێگر بوو پێغەمبەر صلی الله علیه وسلم لە بۆ خەڵکی بۆ ئەوەی بزانی ئەو خەڵکە چارەسەرەکەی لە چێیە، دەرمانەکەی لە چێ، دەرمانی لە بۆ بینتۆ. بۆی پێویستە کەسی پێشەنگ گوێ لە خەڵک بگرێت، گوێ لە خەڵک بێت. تەنها پێویست ناکە تەنها قسە بکە. ئەگەر بێت تو قسەی زۆر بکە گوێ لە خەڵک نەگرێ، بەڕاستی دەبتوهۆی ئەو خەلەلێکی هەیە. زۆر قسەکردن بەڕاستی کاری کەسانی پێشەنگ نییە، زۆر قسەکردن کاری کەسانی پێشەنگ بوونی، بەڵکو ئەو کەسانی دەسەڵاتدارن بەردەوام قسەی دەکەن و بە هیچ شێوەیەک چیە، وەکو دەبینی کاتێک فیرعەون کاتێک جێ لە موسادێک خۆمەزاری ناتە، ڕاستەوخۆ دەیبڕی دەسەڵاتدار ڕاستەوخۆ دێ مناقەشە لەگەر دەکە. هەروە کەسی بازرگان کە کاتێک لەگەر کەسێکی بازرگان قسە دەکەی و لە مەجلیسی دادەنیشی مەجلیسەکەی دەکاتە ئێخۆ، یان کەسێک دەسەڵاتدار بە هەمان شێوە پێشەنگ بوو نای بەو شێوە بی. دەبی مەزار خەڵک بدا، گەر بێت و لە مەجلیسێک دانیشتی خۆت بە پێشەنگ دەزانیت، دەبی مەزاری خەڵک بدەیت کە قسە بکە بۆ ئەوەی گوێ لە خەڵک بدەیت ئایا خەڵک چی پێویستە چی پێویست نییە. بۆی گوێگرتن هونەرێکی زۆر گەورەیە. بەڕاستی ئەو هونەرە پێویستە ئینسان خۆی لێ ڕابینی، هەروە پێویستە خۆڵ لە بۆ خۆی لە ڕابینی کە چۆن بتوانی فێرە گوێگرتن ببی، کە گوێ لە خەڵک برێ. پەیوەندیزون کە پەیوەندی دروستکردن لەگەر خەڵک تەنها ئەوە نیە تۆ قسەی بکەیت، تەنها خەڵک گیان لە تۆ بۆ سەرسام بوونەوە بە قسەت، بەڵام وەکو کەسێک ببیە پێشەنگ
پێشنگ کاریگەرت هەبێت لەسەر خەڵک دەبی کاتێک خەڵک دێتە مەجلیسێ کاتێک پرسیارێکیە کاتێک قسەیەکیە یان کاتێک ڕەخنەیەکیە یان کاتێک شتێکی هەیە لە شتەکان تۆ دەبی گوێ لێ بگری نابی بشی بڕی هەتا ئەو کەسە قسەکەی خۆی تاوا دەنگ ئینجا ڕەخنەیە ئینجا باسکردنە بە شێوەیەکی خراپ کەم قسەکردنیش دەبتە هۆی ئەوەی هەیبەتی ئینسانچیە هەیبەتی ئینسانچیە هەیبەت لە بۆ ئینسان دروست دەکەن لەو کاتە پێویستە قسە بکە کەسی پێشەنگ کە پێویست پێە بۆ ئەگەر بێت تەماشا قورئان بکەین کە خوای پەروەردگار باسی ئینەما یەستەجیب الذین یسمعون ئەو کەسانەی ئیستیجابەیان هەیە لە بۆ قورئانی کە یسمعون والموتى يبعثهم الله ثم إليه يرجعون كباسي يسمعون أو كسانة كاستجابة لبو قرآن هي كجوجرن كجوجل لسه جوجل القرآن ده هذا خواي بيرودجار باسي تيكريا باسي استماعي كريا هو خواي بيرودجار هو الذي جعل لكم الليل لتسكنوا فيه والنهار مبصرا إن في ذلك لآيات لقوم يسمعون خواي بيرودجار باسي ليلك جعل لكم الليل لتسكنوا فيه والنهار باسي ليل ونهار دكا كيك قبل كاني كآياتك لا تكاني الله تعالى خواهي پروردگار او زور کسانه که استفاده لێ دەکەی إن في ذلك لآيات لقوم يسمعون لبو كوملا او قومانه که يسمعون کواته که پێویستە کە تەماشا بکەین لە قورئان چەندەها زار وشەی يسمعون کە 5000 هاتیە يستمعون 5000 هەیە ويسمعون 21000 هاتیە ئەو هەموو دووبارە بوونەوەی ئەو شەیە مەغزا و هەروەها چی هەیە ئاماژەی تایبەتی خۆی هەیە کە پێویستە کەسی مسلمان هەروە ئەو کەسەی لە بواری پێشەنگ بوون کە کار دەکە کەسێکی کە گوێگر بێ بۆیە خۆی پەروەردگار لە سوورەتی زومەر دەفەرموێ الذين يستمعون القول فيتبعون أحسنه أولئك الذين هداهم الله وأولئك هم أولو الألباب تماشا خواهي پەروەردگار أو كساني يستمعون القول كجوێ لە قسەکان دەگرن يستمعون كجوێگرێکی باشن يستمعون كجوێگرێکی باشن کەسەکەی لە کەسەکەی نابڕن هەروەها نارێکا کە ئەو ڕاستۆ قسەکەی لە بۆ تەواوکەن يستمعون گوێ دەگرن فيتبعون أحسنه لە دوای کە گوێیان گرم ناقەشەی کابرا ناکرد ئاوێ وەنیە و چۆنی ڕاستە فيتبعون أحسنه شوێنی ئەو قسانە دەکەن کە هەمیانیان لە هەمویانیان چاکترە لەوانەی حەسەن هەبی بەڵام شوێن کەوتووی ئەحسەنەکە دەبی أولئك الذين هداهم الله أو زور كسانك خواي پروردگار ڕێنمونیان دەکا هەروە وأولئك هم أولو الألباب أو كسانش کە خاوەن چنە خاوەن عەقڵ و خاوەن هۆشن کەواتە خواي خاوەن عەقڵ و خاوەن هۆشمەندن کەواتە ئەو کەسانی کە يستمعون القول فيتبعون أحسن کەواتە کەسی پێشەنگ هەروە کەسێکی مسلمان کە پێویستە کە گوێگرێکی چمی گوێگرێکی باش بێت كاتك باسي سودكاني جوي قرتن دكين يكميان كإظهار الاحترام لشخص المتحدث كأو كسي كقصدك كاتور ريز لبو كسدادني كاتك جوي لدغري زور زارويه كاتو لما زيتيك دادني شي عندك كسي خوي بتسميع مشغول لك عندك بموبايل خوي مشغول لك او كسي اساي والله بهيشي كسي بيشان كاتك كسي قصي لو دك نابي خوي مشغول كا دبي راس خو جوي لو كسب غريغات يك نفريج بيه بۆیە دەبتە هۆی دووەمیان سوودەکانی گوێگرتنی باش دەبتە هۆی ئەوەی پەیوەندێکی تونند و تۆڵ لەگەر ئەو کەسەی دروست دەکەیت باشە دەچکە ئەو کەسە تۆ ڕێزل گرت تۆ هیتیمام پێدا ڕاستەخۆ دەبتە هۆی ئەوەی دروستکردنی پەیوەندی لەگەر ئەو کەسە علاقەیەک دروست دەبی هەم کاتێش دەبتە دیفاعکەرێکی دروست دەبێت کاتی خۆ پرسیارێکم لەو کەسێک بۆ شێوەی وڵامی دامەوە بۆ شێوەی بەڕاستی قسەکانم کرد هیچ قسەی نەبڕیم و هەتا قسەکانی خۆم بە شێوێکی جوان تێگەیان بە نەرمونیانیش هەر بە بەرمونیانیش وڵامی دامەوە کەواتە لێ دەبتە هۆی علاقەیەکی تونند و تۆڵ دروست دەکات لە بینی چێ لە بینی ئەو کەسێک کە قسەی کردی و هەرە لە بینی چێ لە بینی پێشەنگەکە هەروەها دەبتە هۆی ئەوەی گوێگرتن دەبتە هۆی ئەوەی کە ناخۆشیەکان لە بینی کەسەکان ناڵێ ئەگەر بێت و بەڕاستی گوێگرێکی باشبی بەرامبەر کەسێک کە کێشەیەکمان لەگەر هەیە هەر ئەو گوێگرتنە بەرامبەری احتیمامدان بۆ کەسێ ڕێزگرتنی بۆ کەسێ دەبتە هۆی ئەوەی ئەو نیزاعی لە بینی پێشەنگ و یا لە بینی کەسێک یا لە بینی کەسێ و کەسێکی دەبتە هۆی ئەوەی ئەو نیزاع نامینی ئەو ناخۆشی نامینی چونکە هۆ دووچیان بە قسەکردن تێک دەگەن بەڵام ئەگەر بێت ئەو دەنجی خۆی بەرز کردو ئەو ئەوی قەتع کردو ئەو مەزالی وینەدا کەواتە هۆ دووچیان گوێگری باش نییە خوای پەروەردگاریش کە باز دەکا الذين يستمعون القول فيتبعون أحسنه كاك أحسنه أولئك هداهم الله كخواي پەروەردگار هدايتي دان كلو كاتێک باستماع حب استماع تنبي خوای پەروەردگار ڕێنموویی ناکە هەروەها دەبتە هۆی ئەوەی کە بەڕاستی تەواصلێکی چاک دروست دەبی هۆرە کارەکانی زۆر بە ئاسانی چارەسەر دەبن کەواتە لێرە کە ئەو بابەتە
ئەو بابەتەی کە گوێگرتن دەبتە هۆی ئەوەی چێ سوودی گەورە هەیە. باشە چار ئاماژەمان هەیە لەبەر ئەوەی کە بەڵگەنە لە یا ئاماژان لەبەرەوەی ئەو کەسەی کە لەگەری قسەی دەکەی کە کەسێکە گوێ ناکری ئەگەر بێت ئەو چار سیفەتەی تێدا هەبوو ئەو چار سیفەتی تێدا هەبوو کە سیفەت تریشی بەڵام ئەو چار سیفەتە زۆر ئێستاکە باوە کە گوێگرێکی باش نیە هەری یان گوێگر نییە احتیمام بە قسەی بەرامبەر نادا ئەگەر بێت و قسەی بەرامبەری بڕی زۆر جاروی هێشتا تو قسەت نەکردیا کابرای دێت تەواو تێگەیشتم ئەم بابەتە بەڕاستی تەواو تێگەیشتم کارێکی زۆر خراپە دەبی ئەگەر بێت و کەسێک قسەی کرد ئەگەر بێت و حکایەتێکی بۆ جێڕایەوە ئەگەر بە قسەیەکی بۆ سەتی دەزانی ئەو بابەتە لە چ کتێبێک باس کرا سەفحەکەش لەبەر بوو ڕقەمەکەش لەبەر بوو هەروە دەزانی چێە کابرای مەشێنەوە هەروە قەتعی قسەکەین مەکە پێی مەبڕە حتا قسەکەی خۆی سیە تەواو دەب ئەگەر بێت و قسەت پێبڕی کەواتە تۆ گوێگرێکی چیە گوێگرێکی باشنی دوم خاڵکە دەلالەت دەکە کە ئەو کەسە گوێگرێکی باش نییە ئەگەر بێت و کەسێگەر دیت لە مەجلیسێکدانی مەجلیسەکەی هەموو کۆنتڕۆڵ کرد تەنها بەخۆی قسەی کرد بەڕاستی 20 کەس دانیشتینە لەو 20 کەسەی مەجالی کەس نادا مەجالی کەس نادە لەو دانیشتنی مەجالی کەس نادە ئەو زۆرە کەسە بەڕاستی گوێگرێکی باش نییە و هەروە نابتە پێشەنگێکی باش چونکە پێشەنگی باش ئەو پێشەنگەیە کە گوێگر بێ گوێگربێ یان دەچێ مەجلیسی هیچ مەجالت نادا حتی تەنها بەخۆی باسی بابەتەکان دەکات و بابەتەکان قەپات دەکە لەو بابەت دەستە و بابەت لەو بابەت دەستە و بابەتی 20 کەسیش دانیشتیە و یعنی مەجالی کەس نادە و خەڵکەکەش لەبەر ئەوەی مەقامێکی لە بۆ کەسەیدا دەری وڵی کاکە شەرم دەکەی ناتوانانی قسەیەک بکەین بەڵام ئەویش ئەوەی کە پێشەنگە بەڕاستی دەبێ بزانی چۆن خەڵک بە قسە دەینی چۆن بەهرەی خەڵک بەدیاردێخی نابێت تەنها خۆت وڵی کاکە من لەبەر ئەوەی ئەو دەسەڵاتم هەیە یان و بازرگانمە یان ئەو کارم هەیە یان ئەو پۆستەم هەیە من دەبێت تەنها قسام بکەم خەڵکەکە دی بۆ نییە قسام بکەم لەو کاتێکەوەتە و سیفەتی گوێگرت نییە یان دەبینی کۆمەڵە کەسێکی کە تو قسەی لە بۆ دەکەی خۆی مەشغوڵ دەکەم کە کۆمەڵە کەسێکمانێت تزبیحەجێت تەقەتەقی تزبیحەکەی دێ یان قەڵەمێکی قەڵەمەکەی بادە یان خۆی بە نووسینێک ڕسم دروست دەکە لەسەر پارچە وەرقەیەک یان ئێستاکە بابەتی مۆبایلمان هەیە کە خۆی خەری دەکە مۆبایل لەو ڕسمی دەستە ئەو ڕسمی لەو بابرین لەو پێژی دەسەر ئەو پێژی ئەوە دەلالەت دەکە ئەو کەسە بەڕاستی گوێگرێکی چاکنیە یان سیفەتێشترمان هەیە بۆی دەسەلمێنێت کە ئەو کەسە گوێگرێکی چاکنیە کەسێک قسەی لۆ دەکا قسەی لە ناو مێشتی خۆی ئامادەکە لە بۆی وڵامی دابتەوە هێشتا قسەکەی خۆی تەواو نەکردی ئەو لە ناو مێشتی خۆی بیر دەکاتەوە چۆن وڵامی ئەو کەسە بداتەوە چۆن وڵامی ئەو کەسە بداتەوە ئەو کەسەش بە گوێگرێکی باشدانادرێ بۆیە دەبێت ئێمە ببینێ کەسێک کە گوێگرێکی باش بین کە کەسی پێشەنگ بەڕاستی دەبی ئەو سیفەتەی چیە ئەو سیفەتەی تێدابی چونکە سوودەکانی گوێگری گوتمان دەبتە هۆی ئەوەی علاقەیەشی تونند و تۆ لەگەر شێ دروست دەکا لەگەر جەماوەر دروست دەکا بەڵام ئەگەر بێت ئەو چاڵ سیفەتە لە کەسێکدا بوو کە یەکەمیان بڕینی قسە دومیان کە کۆنتڕۆلی کردنی مەجلیس تەنها و قسەی بکە هەروەها خۆ مەشغوڵکردن بە شتێک بە تەلەفۆن بە تەسبیح و بابەتانە هەروەها خۆی ئامادە بکە لە بۆ وڵامدانەوەی بەرامبەر ئەوە کەواتە ئەو کەسە سیفەتی ئەوەی تێدا کە گوێگرێکی باش نییە کە گوێ بە بەرامبەرەکەی نادەکەت کاتی گوێ بە بەرامبەرەکەی نەدا کەواتە مشکلە لەگە بەرامبەری زۆر دەبی و هەروەها لە بەرامبەرەکەی ناگا و بە هیچ شێوەیەک ناتوان لەگەر یەکچیە لەگەر یەکدا کار بکەن ئەو زۆرە کەسانەی کەواتە ئەم پێ سیفەتەی باسمان کرد ئەو ڕەوشتانەی باسمان کرد کە لە بەهار ڕەوشتیەکان کە باسمان کرد باسی تەواضوعمان کرد کە پێویستە کەسێکی پێچین کەسێکی متەواضع بی کەسێک کە خۆی بەزل نەزانی کە کەسێک بخۆی بە گەورە نەزانی وەرکو باسمان کرد من تەواضع لله رفعه الله هەر کەسێک تەواضع بکە خۆی پەروەردگار بەرزی دەکا هەروە باسی ئەومان کرد کە کەسی پێشەنگ پێویستە دڵی ساف بێ کە باسی إلا من أتى الله بقلب سليم كقلبێکی سەلیمی هەبی کە چەندەها ئەحادیث و فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هیناوە هەروە کەسێک بێ تەسامحی هەبی والكاظمين الغيظ والعافين عن الناس کە باسمان کرد هەروە کەسێک بی بە شێوەیەکی ئەرەیی ویر بکاتەوە کەسێکی ئیجابی بکە وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژەی بەوەی دابوو ئەگەر بێت و کەسێک شتڵێکی بەدەست بوو ڕۆژی قیامەتی بەسەردا پێویستە بیچینی پێویستە ئیجابیان بیر بکاتەوە هەروە ئاخر شت باسمان کرد کە لە ڕەوشتەکانی پێشەنگ کە پێویستە کەسێک بی کەسێکی گوێگرێکی باش بین پێشەنگ بەبێ ئەو بەهار ڕەوشتیانە بەڕاستی ئەگەر بێت ئەو باوەها ڕەوشتیانی تێدا نەبی لەوانەیە کەسێک ببتە بەناوبانگ بێ ئەگەر بێت و زۆر زارەوەی ئێستاکە دەبین کەسێکی هیچ ئەو بابەتانی تێدا نە تەواضعی تێدایە نە لێ خۆشببوونی هەیە نە هەروەها دڵێکی سافی هەیە نە بە شێوەیەکی ئەرەیی بیر دەکاتەوە باشە نە گوێگرێکی باشە خەڵکیش ماوەیەک خەڵک بە دوای دەکەوێت چەپرەی پۆلی دەدا و ئیدی باسی دەکەن و لەو قەناتی دەستە ئەو قەناتی
بەڵام بزانە تەمەنی ئەم زۆرە بەناوبانگیە کورتە، تەمەنی ئەو زۆرە بەناوبانگیە کورتە، لەوانەیە هەفتەیەک بی، لەوانەیە مانگێک بی، با لەوانەیە 2 ساڵ بێ، لە پاشەوەی کەمرت کۆتایی پێدێ کۆتایی بێ. بەڵام ئێستا کە چەندەها پێشەنگ هەنا، چەندەها پێشەنگ هەنا کە کاتێک مردیشین لە سێدارەش دران، ئێستاش خەڵک بە پێشەنگیان دادەنی، ئێستا کەش خەڵک چێ بە قودوەیان دادەنی، یان کەسێک کتێبێکی نووسێت هەتا ئێستا کە ئەو کتێبانەی باز دەکەن، بۆ نمونە باسی ئیمامی شافعی، باسی ئیمامی مالک، باسی ئیمامی ئەحمەد، ئیبن تەیمیە، ئەو بابەتانە هەروەها دەبینی باز دەکەین، چونکە ئەوانە بەڕاستی ئەو سیفەتانەی هەموو تێدا بوو کەواتە تەمەنیان درێژ بووە لە پێشەنگ بوون. هەروەها دوژمنی زۆرە کەسەی ئەو سیفەتە جوانانەی تێدا نەبی، هەروەها کاریگەریەکی سنووداری کەمی هەیە، هەروەها زوو لەبیر دەکرێت، ئەو کەسە زوو لەبیر دەکرێت و ناوەکەی چیە زوو ڕەش دەبتەوە. بۆیە پێویستە کەسی پێشەنگ بەڕاستی گرنگی بە بەها ڕەوشتەکان بدەوە کە ئەو 5 بەهامان باس کرد کە بریتی بوون لە تەواضع، یەکەمیان کە لە پاشەوە دڵێکی سافی هەبێ، لە پاشەوە گوتمان کە تەسامح هەبی، کەسێکی لێ بوردێ هەبی کە بە شێوەیەکی ئەرەیی بیر بگاتەوە، هەروەها گوێگرێکی باشبی. ئینشاءالله لە بەرنامەی داهاتوو باسی بەهایەکی تر دەکەین، بەهای ئەزموونی کە پێویستە ئەو کەسەی کە پێشەنگە ئەزمونیەکی هەبی ئەوش بە هەمان شێوە لە 4 بوار باسی لە 5 بوار باسی دەکەین. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.